ساقی سادەخیل و فریادم ڕەس بەڕووی نازەوە جامجێرەوە دەست ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی 2009 بوو ئەم پەیکەرەی بە ناوی مەولەوی شاعیرەوە لە زەویەکی 200 مەتریدا لە دەروازەی شاری هەڵەبجەدانا. بەڵام هەنێک لە هونەرمەندەکان دەڵێن ساڵێک پێشێنانی بۆ هەڵەبجە ئەم پەیکەرە لە سلێمانی بە ناوی شاعیرێکی ترەوە بووە. کێشەی ئەم پەیکەرە تەنها لێکچوون نییە لە ڕوخساری مەولەوی شاعیر، بەڵکو لەو ساڵەوە تا ئێستا کرێچیە و خاوەن زەویەکە داوای 112 ملیۆن دینار کرێ لە شارەوانی هەڵەبجە دەکات. ساقی جان قوربان خاتر کەرە شاد هەرم حاڵە نییە کە مەولەوی تێکەوتووە لە هەڵەبجە، بەڵکو ئێستاش دەچین بۆ لای گۆڕ و گوندەکەی بزانین لەوێ مەولەوی حاڵی چۆنە. سەرشاتە لە ناوچەی تاوگۆزی ئەو گوندەی مەولەوی تێدا لەدایک بوو. حکوومەتی هەرێم ئەمانەی بۆ کردووە، ڕێگایەکی ڕەگلەی پڕ لە هەوراز و نشێو، خوێندنگایەکی داخرا و بەبێ مامۆستا، نەخۆشخانەیەکی داخرا و بەبێ دەرمان و پزیشک، مزگەوتێکی بێبانگ و بێمەلا، بیرێکی ئاوی بێحەوز و بێکارەبا. وڵا بیری ئاوەکەمان ئەوەنە و تکمانە تامینە ماکە هیچ نایەش ئارە بەخۆ هیچ نێبێژیتی هیچ ناکەن بۆ هیچ کەسی بۆ خوا بۆ جادەژی شەر ناکەن بۆ هیچ کەسی چونکە پیانێژی ێژە باش سە بۆ نمونە توای تێرە منم ڕۆژی قسەیەکەم تۆ لە دوای هەفتەیەترەی خیتە پشتی بکەوە با هەر تۆ بێژم وای تۆ ڕۆ قسە سوور خۆشە لە دنیا جێوەجێی ناکەن بەخوا میتر دەکەڕە میتر پیان کرد دەکەڕە ڕوینە سەر بێ دەکەڕە وتمان کوورە هیچ ئەوە ساڵێکە باتیرەکەی تۆپیگە 20 کەڕە پێمانوتن یەک باتریان بۆ ناوری. کێشە و گرفتی گوندەکەی مەولەوی زۆر بوو زۆریش لەسەری دوان، بەڵام وتمان با بڕوین و بزانین ڕەوشی گۆڕەکەی سەی ئەو ڕەحیمی تاوگۆزی کە ناسراوە بە مەولەوی شاعیر چۆنا. چووینە ناو مەزارگە و کێلی گۆڕەکەی سەید و کوڕەکەشی شکا بوو. ئەم شکانە وای لە پیاوە بەتەمەنە دەم و چاو چرچ و لۆچەکان کرد شیعرە پند ئامێزەکانی مەولەوی بەبیر خۆیان و ئێمەش بێننەوە. ساقی ئامانن نەش و جەویرت وە فریادم ڕست تۆ بەشقی پیرت. وەڵا هەروەنێ فەرموگەوتێسی ئەو وەختە زانیم بەختەکەم شەڕە کۆچەکەم ئامێتەی کۆچی سەوەڕە ئەو وەختە زانی یەسی ئەم منتیقە چۆڵەوی و ئەڕوات خۆی ئاوا جێ و مەسکەنی ئاوای لێتێت لە ناو هێما کەم ڕێزی لێگرێنە لە حکوومەتە خارجەکان ڕێزی زیاترێ. مەولەوی ڕۆژی کەوت کە ئەم ڕۆژە ئەنێ مەولەوی پیاەک وگەل لە هەموو کەس ئەقدەم وگە لە لای هەموو کەس. ئەمە بوو خەرمانی وەفا بۆ مەولەوی و جێ و مەسکەن و شاری. بۆیە شاعیرێکیش بۆ ئەم حاڵەی ئێستای سەیید دەڵێ لە شار کرێنشین و لای خێڵ بێنازە مەزاری، با سەیید هەروا بێ و پاشاش پڕ بێ لە ئاڵتون جێ و مەسکەن و شار و مەزاری. وری حەمەکەریم NRT گوندی سەرشاتە ناوچەی تاوگۆزی.